لە دوای هەرێکە لە وڵاتانی رووسیا و کەنەدا و یابان و سوید شاری ڕانیە بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەبێتە پێنجەمین دەستەخوشکی ڕێکخراوی دەستەخوشکی نێودەوڵەتی شاری دوولوتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی چین و توێژە جیاوازەکانی شاری ڕانیە و ناوچەکانی دەوروبەری ڕێکەوتنێک لە نێوان شاری ڕانیە بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان و شاری دوولوتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا واژۆکراو وەک لە ڕێکەوتنەکەدا هاتووە هەلی ئاڵوگۆڕی کلتوری و زانستی و هونەری لە نێوان ئەو دوو شارەدا و ڕەخساندنی هەلی خوێندن بۆ خوێندکاران لە دەرەوەی وڵات دەڕەخسێنێت. ئەم پەیوەندیەکی فەرهەنگی و کللتوریە کۆمەڵێک ئاستی هونەری و ڕۆشنبیری و بازرگانی لە خۆیەوە دەگرێت و پەیوەندێکی دوورمەودایە هەردوو لە هاوکار و هەماهەنگی دەبن ئەمەی بۆ ڕانیە جێگای سەروەریە ڕانیە هەم دەواازەی ڕاپەڕینە هەمیش ئێستا دەبێتە دەواازەیەکی تازەی فەرهەنگی لەگەڵ وڵاتێکی گەورەی وەک ئەمریکا کە دەبێتە شارێک دەوڵەتی ئەمریکا دان بە دەستەخوشکی ئەم شارە دادەنێ لەگەڵێکێک لە شارەکانی ئەودا بەدڵنیاییەوە کاریگەری دەبێت و لەو بوارەی کە دەستەخوشکی لەبارەی ڕێکخراوەی و کۆمەڵێک چالاکانی کۆمەڵی مەدەنی هاوکاری و هەماهەنگیان کردووە دام و دەستگاکانی حکوومەت لە مەودووە لە هەردوو لادا دەتوانن هاوکاری و هەماهەنگی بکەنەوە گرنگی بوو گەشەی زیاتر بە ڕێکەوتن ئاماکە بدەن. هاوڵاتیانی شاری ڕانیەش بە گرنگیەوە باز لە خاڵەکانی ڕێکەوتنەکە دەکەن و هیواخوازن ئەو ڕێکەوتنە ببێتە سەرەتایەکی باش بۆ ئاڵوگۆڕی کللتوری و دڵخۆشن بەوەی کە ئەم ڕێکەوتنە لە داهاتوودا دەرگا بەڕووی خوێندکاراندا بکاتەوە بۆ هاوکاری و تەواوکردنی خوێندن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. کۆمەڵک شتیان باس کرد لە گرێبەستەکە نووسرا بکەوە جێگەی خۆشحاڵیان بۆ نمونە ناردنە دەرەوەی هەندێک فێرخواست بۆ ئەوی زانکۆ لەوێ تەواوکەن و هەروەها چەندان کار و پرۆژەیەکە کە ئەوە بتوانن بەردەوام پەرەی پێ بدەن و کۆنتاچیان لەگەر ئەو دەستە خوشکە هەبیتن و بتوانن لە ڕێگەی وانەوە چونکە ئەوان بە جۆرە گرێبەستەکە هاوکارێکی باشی ئێمە دەبن. ئەمە هاوکاری دەبێ هەم بە تێگەڵبوونی کەلتور هەم سیاسی هەم ئابووری و ئەمەجێکی خۆشحاڵیە کە ئەوان ڕزامەندیوان نیشانداوە کە هاوکاری ئەو خوێندکارانە بکەن کە ئەوانەی کە ئەچن لەوێ دەخوێنن بۆ خوێندنی باڵە. ماوەی 5 ساڵە سەنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کللتوری لە شاری ڕانیە لە هەوڵی ئاڵوگۆڕکردنی کللتوری و چالاکی ڕۆشنبیریە لەگەڵ ڕێکخراوی دەستەخوشکی نێودەوڵەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەرنجام بەرهەمەکەی بوون بە ئەندامی شاری ڕانی لێکەوتەوە لەو ڕێکخراوەدا و قایمقامی قەزای ڕانیەش لە ڕێگای سکایپەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ حاکمی ویلایەتی مینەسۆتای ئەمریکا واژۆی ڕێکەوتنەکەیان ئەنجامدا و لە ئێستادا شاری ڕانیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان یەکەمین شارە وەک ئەندام لە ڕێکخراوی دەستەخوشکی نێودەوڵەتی وەرگیراوە. سامان عومەر، KNN ڕانیە.